ڕایان کچکێکا 13 ساڵیە سنێلەیەکە بە گولەیەکێ ژیاناوی بداوی هاتیە. پۆلیسێ سۆران دووسیە بەکریە حتانوکە نایەزانین کە ڕایانێ چاوە گیانێ خۆش دەستدایە. ئەف دیمەنن کونوکە هین بینن ڕایانە لەماکە چوونە سەیرانەکێ مە ئەف دیمەنەیە بدەست بەوانیە ئەڤە و ڕایانەیە وەکو 13 ساڵ بوویە گولەیەک vêketiye nizanin ka ew ê li xwe bi qesdî bûye yan jî bi şaştî bûye yan jî hatiye kuştin. Ev rûke di nava bernameya berpirsiyar da em divê mijarê li gel mamê behezkên li gel îdareya Soranê em bizanin ka çi bûye ev kiçike ev ku nûkehîn dibînin qutabiya pûla heftê bineretî bûye bi debanceya bavê wê ye jiyana ibdayî bûye. مامي ريان بخو مهفاني ميه كاك رشيد فتح القل مدبيتن القل برز رجب زبير كو قايم مقامي سوراني القل منا بخير بن سباستانا كم كاك رشيد خوتان خوش بن اتواني بيمبليت دوينه روجيكي چون بو چونك دوينه رو داوا تروي داوا دوينه چي رو داوا و چي بوا ريان چون بوا چون شتك بوا والله مغربه بوا باشي نان خواردني بوا تقريبا وان لسناني بوينام چوویتە ژۆرێ نوێژێ بکەم سیلاحەکەش لە ژۆرێ بووە نازانی دەستی گاریتە سیلاحی کە نوێژێ بکە کەس ئاگادێ نەبووە ئەو سیلاحە سوار بووە کوو بووە کە چووینە ژۆرێ گولەچوویەکەت بوو هیچ کەس لە ژۆرێ نەبووە. دوێنێ ڕۆژێکی چۆن بوو بۆ ڕایان؟ زۆر دوینەکە ڕۆژێکی زۆر يعني تمحل هتا مغربي هيك عيبي نبو بس كمغربي تشتبو روجا شي زور نخوش براستي تيقشتم دوينه ريان لقال لسرنام بوا لقال عائلة اتواني بيمبليت سكاني چون بون وتويتي چي كردوا هيتي نقوتوا درس يخوين ئەوانش براکانی لە دوکانی هاتبوون و نانیان خوارد بوو سفریاندان نبوو براکانی لە سەنانی بوون ئەوشت بۆ ژۆرە گۆت بووی نوێژێکم یعنی هیچ کەس قسەچ پێ نەگۆتیام چوویتە ژۆرێ دەبانچە لە ژۆرێ بووە دەبانچەی بابێویم ئێجاایە دەبانچەکە دووگردی ڕایخست بوو کە نوێژێ بکەم دەبانچەکە دەستی گاند بوویتە ئایا سوار بووە لە خۆیدایە ئانا دەستی پێکەتی ئاوا کەس نەزانی بەس خوا هیچ کەس قسەچ پێ نەگۆتێ پەو کچەی تەمەنی کچکە بوو تاقانەش بوو بەڵێ تەمەنی 13 ساڵ بووە قوتابی پولی حەفت بووە ئەوەی کە من ئەزانم ئەڵێن تاقانە بووە توانی پێم بڵێ تۆزێ باسی ڕایانە بوو بکە کچێکی چۆن بووە منداڵێکی چۆن بووە زۆر عاقر بوو کچەکی ژیکەڵە بوو زۆر عاقر بوو ڕاستی خۆشەویستش بوو لەکنەما براکانی خۆت لەوێ بوویت کە پێش ئەوی بچێتە ژووری تر باوکی لەوێ بوو کێ لە ماڵەوە بوو ئەمە لەوێت نانە براکانی لەوێ بوون لەگە داچی با بشی هاتبووە لە دەوامێ ئەو ڕۆژی بەس بۆ میوانداریەکێ مارە برادەرەچی بە بابی لە مارێ نەبوو بەس دوو براکانی لە مارێ بوون ئەوش لە دوکانێ بوون ئەو مەغریبەی هاتبوونەوە لۆ نان خواردنێ کە سفریاندان نەبوو نانی خۆن ئەوش چ بۆ ژۆرێ نوێژێ بکەم یعنی کێشیان نەبوو کێشە لەگەر ئەو کچەی ئەو کچە کێشەی نەبوو چونکە تەمەنی گچکە بوو بەڵێ هەر ئەوەندە بووە قسەی نەکردووە هیچی نەوتووە قەت یەک قسەی نەکردووە هیچ عێدزش نەبووە بەس زۆر یە خوێندووە کچە یعنی کێشەی نەبوو مشکلەی هەبی لە مەکتەبێ مامۆستاکان هەوڕۆپا مامۆستاکان گۆگۆتی هیچ کێشەی ئەوەی نەبوو لە مەکتەبێ و لە دەرەوە و باشە یعنی ئێوە وەکو کەسوکاری ئەڵێن بە تەنیا خۆی بووە لەو ژوورە هە بەخۆی نانی خوارد بووی چ بوویتە نوێژێ بکە لە ئەساس چوویتە ژۆرە نوێژێ بکە دووگردشی ڕاخست بوو
ئایا ئەو سیلاح لە ناو نوێنا بووە لە کند و گوردەکەی بووە و دەستی وێکەتە لە خۆیدایە سوعبەتی پێکردی ئەوە نازانی بەس خوای زانی. باشە لەوێ هەر ڕێک گیانی سپارت گیان لە دەستدا یان مەجال هەبووە قسەیەکی کردووە شتێک هەبووە هیچ قسەی نەکردووە بردبوویانە خستخانێ لە قسخانێ ماوە چی ما بۆ تقریبا نازام دەوری نیو سەعاتە چی شتەچیوە دوای گیان ئەمرێ خوای کرد. باشە ڕایان خۆی مەسەرەن پێشێستا هەبووە مەسەرەن حەزی لە دەبانجە بوو بێ دەستکاری کرد بوو بێ نەمزانێ نا هیچ ئەو شتانەی نەبوو نەخێر چونکە کچەکی زۆر عاقر بوو بریانی و مشکلە و شتی هەبینەی بوو هیچ. باشە دەبانجەکە لەکوێ بووە؟ دەبانچکە لە غۆرفەی بوو لە وابزانام لە ناو نوێناندانا بوو لە کەنتۆرێ. دەبانجەکە هی کێ بووە؟ چکە حادت لە مارێگە سیلاحەکە ئیبابی بوو. بەڵێ باوکیاڵێ چی لەسەری مەسەرەن دەبانجەکە چونکە ئەڵێ ڕەنگە بەر بوو بێت دەبانجەکە سوار بووە بەر بووە گولەیەکی تەقاندووە خۆی دەستکاری کردووە کەس بڕوا بکە هیچ کەسێک نزانی نە ئەمە ئەزانین نە ئەوانش ئەزانن دەبانچەکە حادت هەن دەبانچە ئەگە لە مارێ هەبی لە مارێ لە ناو نوێن و چشتیوەدانێ ناو کەنتۆرێ دووگردش لە ناو کەنتۆرێ بووە ئایا ئەوە تەگەی ڕاکشانە دەستی وێکەتە هینایتە خوارێ هیچ کەسێک نزانیم. باشە ئەوانش بەخۆ نەزانن. باشە کاک ڕەشید ئەزانم یعنی ئەوەی لە ناو ماڵی ئێوە ڕووی داوە بەڕاستی کارە ساتە مناڵێکی ئەوها جوان کچێکی ئەوها عاقڵ ئەوە گیانی لە دەستداوە ئێوە وەکو کەس و کاری ڕایان ئێستا ئەڵێن کەس لەر نەبووە لە ژووری لەگەڵی یعنی مەبەستان ئەوەیە گومانتان لە هیچ کوشتنێک نییە. بەڵێ نەخێر هیچ کوشتنێک نەبووە کەس هیچ پێ نەگوت یعنی تەمەنی هەندە گەورە بیان عێدز بکەن یانە شتێکی هەبێ و شتانەی نەبووە. مەبەستم یەکێک گولەی تەقاند بێ نەک خۆی بێ مەبەستم یەکەم بژاردە یەکەم سیناریو بە ئەو بێ کوشتن نەبووە بە دەستی کەسێکی تر نەبووە ئێواڵێن. نەخێر ئەو شتانە نەبووە هیچ ئەو شتانە نەبووە. باشە ئەگەر باس بکەین مەسەرەن ئەگەر خۆکوشتن بێت ئێوە ئەڵێن خۆکوشتن بووە بە قەسدی یان بە هەڵا گولەیەک تەقێنراوە. ئەمە هەرێن بە هەڵە بوو یعنی ئەمە سەتاسەتن داناوە بە هەڵە بووە شتەکە چکە دەبانچە لەوێ بووە ئایا دەبانچە سوار بووە یان دەستی گانتە دەبانچێ ئەمە تەوەقوعن بەستەوە بێتی دەستی گان بیتە دەبانچە یان دەبانچێ سوار بی یەک گولەی تەقادیە و تەواو ئەوە بەڵێ. باشە زانیاریمان هەیە پێش بەرنامەش قسەمان هەبووە لەگەڵ ئێوە ڕایان تووزە بەتاقەت بووە لە ماڵەوە نەیان هێشتووە بچێتە سەیرانێک نەیان هێشتووە بچێتە گەشتێک تو بڵێ ئەمە یەکێک بێت لەو هوکارانەی کە بێتاقەتیەکەی بوو بێت هەرچەندەمە هوکار نییە نەخێر ناوڵا ئەوە بە یەکجار یەکجارناڵێک ناوڵاوە براکانشی لەگە خۆیان برد بۆ بازاڕی جلچیان ئۆکڕینە بەخۆی ئەو چەشەی نەبووە یەکەم جار پێیان گوت خەڵکی براو کردەوە بەس ئێستا جلچی لە مارێنە جلچکڕینە لۆ سەفرەی ئەو چێشەی نەبووە ڕاستی یعنی ئێوە ئەڵێن ئێستا خۆشی حازر کردبوو هیچ کێشەیەشی نەبووە کە بڕیارە خوکوشتمدان هەرچەندە ئەو قسە زۆر پێم ناخۆشە کە ئێڵێم چونکە مناڵێکی 13 ساڵانە. نا هیچ کێشەی کۆم هیچ کێشەی نەبووە تەمانی گچکە بووە یعنی عێدزیان کرد کە تاقانە بوو کەس عێدزی نێکرد. باشە هەموو خۆشیان نەویست. باشە خوا لێ خۆش بێت ئینشەڵڵا ئەتوانی پێم بڵێیت بچی دەمانجە لە ماڵەوە هەیە؟ بەخوای
شتەکە هەندێک شتە بیتە واقعی بابشی پێشمەرگەیە ڕاستی ڕەنگە ئیدارەی سۆرانش بزانی دەبان سەداخۆلۆ لە مارێ مەسەلەن احتیمالی هەیە بزانین داخۆ دەبان هەندێک شتە بیتە حاڵەتی زەروری. باشە زەروریەکە لەبەر ئیشەکەیە یان لەبەر شتێکی ترە؟ یعنی ئێستا پێشمەرگە ئەو دەبانجێ پێشمەرگاتیە یان هی شخصی کەسی پێشمەرگێ بەخۆی نانایی خۆیەتیش دەبانچەکەم بەخۆی پێشمەرگەیە بەس هەندێک معاملە و شتشەکە و ڕەنگە هەندێک تشتی دیکە شەبی مەسەلەن پێویستی کردوی دەبانچەی هەبی. مەبەستت ئەوەیە کە باشە توانێت ئەو تێگەشتم من مەبەستم ئەوە نییە بچمە ناوردەکاری ژیانی باوکیشی بەس مەبەستم ئەوەیە بۆ خۆ پاراستن دەمانچەکەی هەیە. بەڵێ بەڵێ ئەوە شورتەی سۆران ئەتوانی لەو شتانە بکۆڵی تۆ ئایا داخوا مەسەلەکە چیە؟ احتیمال ئەوان بزانن مەسەلە بۆچی شورتەی سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران. یعنی هەمویان ئاگادارن کە بەڕێزی باوکی ڕەیان دەبانجێ هەیە؟ شەرت نییە هەمویان ئاگادار بن دەبانچە هەیە بەس ئەوان شزانن هەندێک حاڵەتی هەیە مەسەلەن احتیمال ئیدارەی سۆرانش بزانی هەندێک حاڵەت هەیە زەروریە لۆ خۆ پاراستن هەندێک شتە بیتە ئەمری واقعی. باشە ئەمری واقعی بوو باوکی ڕەیان یان بەگشتی بوو ناو کۆمەڵگەی کوردی و سۆران؟ بەخۆی سیلاح لە ناو ملەتی کوردە بوو تا ئەمری واقعی چونکە لەگەمێ گەورە بووی لەگە ملەتی کوردێ گەورە بووی لەوەی دیفاع پێ لە خۆ بکە ئێجا لە قەدیم هاتیتە دوێ هەتا گەیتە ئێستاش هەر احتیمالە ئەو شتەمابی. باشە مۆڵەتی هەیە؟ بەڵێ سیلاحەکە وابزانم نیتی و وابزان وەکو مۆڵەت بەس مۆڵەتی پێشمەرگاتی هەیە سیلاحی خۆی بەس دەبانچەکە وابزانم نیتی ئەگەر غەڵەت نەبم. باشە لەگەڵم بمێنە سپاس دەکەم کاک ڕەشید بوو برازیەتمدا بوو هەنێک پرسیار زۆر پرسیاریشم کرد لەگەڵم بمێنە چونکە ئێستا قسەی تر لێتان وەرەگرم بابچمە لای بەڕێز ڕەجەب زوبێر قایم مقامی سۆران ڕەوژی کێلگەلمە ئەوان بەرپرسێن هێکی ئەمنیە ناوچەیەنە و یەکی ئایداریژیکە ناوچەیەنە ئەم بزانین کە حتەونکە چ دەسوا کەتیە سەر بێ مەسەلێ ڕاستە ئێستا کەسوکاری ڕیان خان ئاوا ڕفتار لەگەڵ کەیسەکە ئەکەن کە خۆکوژی بووە بەهەڵە بەڵام پۆلیس ینی بوو هەر کەیسێک بێەوەی کە ئێمە ئەیزانین ئەوەیە ینی ئەوە یەکێکە لە بژاردەکان هەموو بژاردەیەک نییە تاوەکو لێکۆڵینەوەکەن اینجا با لە کاک ڕەجەبەوە بپرسم بەخێر بن سپاسانەکەم تاوەکو ئێستا گەشتن بەچی بوو کەیسی ڕەیان خان؟ سپاس ئەمەکەم شەیان خان لەسەر بەڕاستی جێ ئەسەف و داخە ئینسان ناڕەحەتە بی بە بیستنی و هەواڵی ئەو منداڵە ساوایە بەڕاستی ئینسان سوور هەمومان دلگیرانین منداڵێکی جوان قەشەنگ منداڵێک بەو تەمەنە کچکەیەوە بەڕاستی بە کارەساتێکی وا دڵتەزێن ژیانی خۆی ببیتە قوربانی حەقیقەتەن ئەوەش یەکێ لە مەئەساتەکانە کە خۆ تەزانی مەسەلەی دیاردەی چەک و چەک هەر بەخۆی بە ئامەتەن لەناو کوردەواری مەسەلەی دیاردەی چەکمان هەیە یەکێ لەو کێشەکانە حەقیقەتەن و ئێستاش ئەو لەسەر مەوزوعی ڕەیانش لێکۆڵینەوە بەردەوامەوە پراوی لێکۆڵینەوە بۆ کراوەتەوە پۆلیس خەریکی لێکۆڵینەوە لەسەرەوەی کە ئایا ڕووداوەکە خۆکوژی بووە یاخۆت شتێک بووە لە دەستی دەرچووە شتێکە ڕووداوێکی نەخوازراو بووە. یعنی کاک ڕەجەب ڕووداوێکی نەخوازراو بووە تەواو یەکلایی بوو کە بەهەڵە کراوە لە لای خودی ڕەیان خۆیەوە؟ نەخێر تا ئێستاێک لا نەبوویتەوە شەیان خان پەراوی لێکۆڵینەوە لێکراوەتەوە جاتی مختص خەریکی لێکۆڵینەوە لەبەرەوەی کە یەکەم ڕۆژی پرسەکەی بوو
لەبەر ئایلەکەی باوکی ئەوانە لێکۆڵینەوەکان تۆزێ دوا کەوتون بەڵام خەریکی لێکۆڵینەوە لەسەر بابەتە کە بزان هۆکار و ڕووداوەکە چی بووە و دواتر حقیقەتەن دەخرێتە ڕوو بۆ ڕای گشتی. تێگەشتم. ئەتوانم ئەوەش بزانم مەسەرەن ئێستا لەلایەن پۆلیسی سۆرانەوە یان جەنابتانەوە چ بژاردەیەکە ئێستا لێکۆڵینەوە لەسەر چیەکەم بزانن مەسەلە چییە؟ خۆکوژی بووە، کوشتم بووە، بەهەڵە بووە، بە قەسدی بووە، لەسەر چی شەکەن؟ چ سیناریۆیەکە لە بەردەمتان؟ بەخۆی خۆی لە ڕووداوێکی وادا حقیقەتەن ڕووداوێکی وا کەوتەوە بینی منداڵێک کە دەچیتە ژوورەوە و گولەی لەدەست دەرەچێ یاخود عەمدی بووە نەعەم بووە نەخوازراو بووە ئەوە دەبی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت و بزانرێ هۆکارەکەی چی بووە هۆکارەکان لە پشتەوە چییە کە وای کردی ئەگەر خۆکوژیش بوو بیتن هۆکار چێکە گەژیتە ئەو ڕادەیەکە ڕایان بتوانێت خۆ لەو تەمەنە کچکە بتوانێت بۆ هام بدرێکە خۆی بکوژێ و ئەگەر نەخوازراویش بووە شتێکی ترە کە سیلاحەکە مۆڵەتدارە مۆڵەتی هەبوو مۆڵەتی نەبووە بۆ لە شوێنە هەلگیراوە لە بەردەست بووە کە بتوانێت منداڵێک بینی بەکاری بینیتن و پۆلیس خەریکی لێکۆڵینەوە لەو بارەیەوە. یعنی ئەو بژاردەیە یان ئەو سیناریوە کە بڵێن یەکێکی تریش لە ژوورەوە لەگەڵی بووە ڕەنگە ئەوە من هەموو ئەڵێم تکایە بە هەستی خێزانەکە بریندار نەبێت ئێمە ینی پرسیاری گشتیەکەم لەسەر ئەو بابەتە مەبەستیشم ئەوان نییە هەموو ڕێزم هەیە بوو ئەوان بەڵام ئەوە تەنیا چونکە بێ پۆلیس ئەو لێکۆڵینەوەش بکات یعنی ئەو سیناریویە ئێستا دوورە کە کەسێکی تر لە ژوورە بووە ڕەنگە یەکێکی دەستی کەسێکی تریشی لە ناوی هەبێ بۆ خۆی بە پێی لێکۆڵینە سەرەتاییەکان کەس لە ژوورێ نەبووە ئێستا بەڵام دەمێنێت سەرەوەی ئایا کە ڕووداوەکە خۆکوژی بووە یاخود نەخوازراو بووە لە دەستی دەرچووە بەڵام وەکو لێکۆڵینەوە سەرەتەکان گەشتونەتەوە قەناعەتێکی کەسی کە لە ژوورێ نەبووە هەتا ئێستا. باشە ئەگەر وابێت قوناغێکی تری لێکۆڵینەوە هەیە مەسەلەی باسی چەکت کرد ینی بەڕاستی جێسەفە کە ئێمە ئێستایڵێن نەکبوو تەنیا بوو ماڵی کاک ڕەشید و ڕێیان خانەوە ئێستا ینی لێرە وایە کە باسی چەکەکەین چەکی بێموڵەت یان هەبوونی چەک لە ماڵەوە هەر تۆزێ ئاساییە ئەگەر وڵەتیشی دەبێت ئەگەر پێویستیشی پێ دەبێت ئەم چەکێکە لە ناو ئەم تاوانە بەکارهێنراوە یان بەکار هاتووە مۆڵەتی هەیە نییە بە پێی کە ئێستا لێکۆڵینەوە کراوە ئەو چەکەی کە ڕێیان خان پێی بەداخەوە پێی ئەمری خوا کردێش و ئەو ڕووداوای لەدەست ڕووداوە ئەو چەکە نەخێر مۆڵەتی نەبووە شەیان خان ئەتا ئێستەکەوەی کە لێکۆڵینەوە کرا و چەکێکی بێمۆڵەت و باوکی پێشمەرگە بەڵام ئەو دەبانچێکی هەبوو چەکێکی بێمۆڵەت بە دەبانچەکە جۆری کلۆک بووە بێمۆڵەتیش بوو. ئەو کاتە ڕێڕەوی لێکۆڵینەوە چی لێ دێت یعنی چ گۆڕانکاری بەسەردادێت؟ ئەکید ئەوانە ڕێڕەوەکان ئەکید چونکە چەکێکە بێمۆڵەت بووە بەپێی یاسا و یاسای چەکیشمانەیە ساڵی ژمارە 2 ساڵی 22 بەپێی ئەو یاسا مامەڵەی لەگەڵ دەکرێت ڕێیان خان چونکەوە شەیان خان چونکەوە حاڵەتێکە دەچێتە قاڵبیەوەکە چەکێکی بێمۆڵەتی نەماڵ هەرگرتووە حکوومەتیش ئێستا خۆی خۆتەزانی ئەوەی یاسایەکمان لە بەردەستەوە ڕێنمایش دەرچووە لە ساڵی پارەوە کە داوا لە هەوڵەتیان دەکەن حقیقەتەن ئێستاش ماوەی ماوە تەمانگی حەفت کە داوا دەکەن چەکانەی کە چەکی ئاگرینن یاخود چەکی جەنگین بێن تۆمار بکەن ئێستا مەسەن لە پۆلیس لە سۆرانیش لە بنکەی پۆلیسی ناوشار و لە بەڕێوەتی پۆلیس ئێمە بنکەمان هەیە بنکەی ئەوەی کە چەک تۆمارکردنمان هەیە بین چەکەکانی خۆیان تۆمارکەن دواتر حکوومەت بڕیار دەدا ئەو چەکانەی ئەوەی کە مۆڵەت شایانی ئەوەی کە مۆڵەتی پێ بدرێت مۆڵەتی پێ بدرێتن و ئەوانەی کە دەکرێت ناتوانن مەسەن خاوەنی مۆڵەت بن دەکرێت لیان بکردێتەوە بە قیمەتێک کە ئەوانی زەرەن بن بەڵام کە لە دوای ئەو مۆڵەتە لە مانگی هەفتەوە بەسەر بچیتن حقیقەتەن وەکو چەکێکی قاچاق معاملەی لەگەڵدا دەکرێت یاسامان لەبەردەستە ڕێنمایش پێ دەرچووە و بەڵام بەداخەوە خەڵک هاوڵاتیان هاوکار نینە شەیان خان ینی بۆ تۆمارکردنی چەک ئێستا کەمە دو ئامار کە لێرە وەرمانگرتووە هەموو ئەو چەکانی کە ئێستا تۆمارکراون 16 چەک هەتا ئێستا تۆمارکراون کە خۆیان تۆمار کردو کە چەکیان هەیە ئەمە ژمارەیەکی معقولە مەسەلەن کەمی باشە ئەمە بەسم ئەوەیە بزانم ئێوە وەکو قایمقامی ئیدارەیەکی مەبەسم وەکو ئیدارە وەکو شار سۆران فراوانە و چەکی بێموڵەتیش هەیە ئەو 16 ڕقەمە معقولە نزیکە لە واقع چەند لە سەتە بێ لەوانەی کە هەیەە و نەهاتوو ناویان تۆمار بکەن
بەخۆی لە کوردستان خۆ تزانانی شەیان خان ئەو ئێستا مەسەن بە پێی یاسا کە یاساکە ئێستا بەرکارەوە ڕێنمایی پێ دەرچووە لە هەموو بنکەکان تۆمار دەگریت و ئێستا مەفارزشمان هەیە شەوانە دەردەچن ئەوان ئەو چەکانی کە مەسەن لە مەفارزەکان دەگیرێتن دێن تۆمار دەکەن ینی ڕۆژانە ئەو حاڵەتە هەیە بەڵام کەمن ئەو دیاردانەکە دێن ئێستا بەس یەک شتی ئەوەی کە جێگای دڵخۆشە لە دوای دەرچوونە یاسایە ئەوەیە کە ڕووداوی ئەمە ڕێیانخانی لێ دەربچێت کە ئێستا بەداخەوە کارەسەتە ڕوودا بەڵام ڕووداوەکان بەڕاستی کەمی کردووە کوشتن بە چەک لەو سنوورەدا زۆر کەمتر بووە لە ساڵانی ڕابردوو چونکە مەفارسیە دەردەچن بە شەوانە دەردەچن ئەو چەکانەوە خەڵک زۆر چەک دەگەر خۆی ناگەێت چونکە دەزانی ئێستا مەفارزەکان دەستی بەسەردا دەگرن جا بۆی بەس بەداخەوە هاوڵاتیان دەبی لێرەدا هاوکاری حکوومەت بن دێرەدا چونکە بەڕاستی دیاردەی چەکداری لە ماڵەوە بەبێ مۆڵەت هەمیشە قابلی ئەوەیە ڕووداوی وان نەخوازاوی لێ بکەوێتەوە کە جێ ئەسەفە بۆ هەمومان و هەمومان پێی دڵگران بین. ڕاستە کاک تاڕق کە باوکی ڕەیانخانە چەکەکەی خۆیەتی بە پێ قسەی ینی کاک ڕەشید بێ برای کاک تاڕقە ئەوڵێ پۆلیسیش ئاگادارە کە باوکی ڕەیان پێویستی بەو چەکەی بووە کە پێویستی پێبوو بێت ینی مۆڵەتەکە ئەوەندە قورسە کەسێک کە پێویستی پێبوو بێت من نازانم لە بەرچە پێویستی پێبوو بێت نەک بوو پێشمەرگایەتە دیارە ئیشی هەیە لە دەرەوەی ئیشی پێشمەرگایەتیش بۆچی نایەن مۆڵەت وەربگرن چونکە یان کە مۆڵەتیشیان هەبێت شەرت نییە ڕەنگە چەکەکەش مۆڵەتی هەبێت بەڵام شێوازی هەڵگرتنی چەکەکە لە ماڵەوە ئەویش مەترسیدارە هەر ئاوا بە ئاسانی لەبەر دەست مناڵێکی 13 ساڵان بێت. بالفعل خۆی قسەی جەنابتە بەڕاستی ڕۆشنبیری بەڕاستی تاکی کوردیمان پێویستە لێرەدا مەسەن ئەوە دەویکارێت ئێمە بەڕاستی چونکە مۆڵەت دەرینان حقیقەتەن ڕاستە ڕێکاری خۆی هەیە ئەگە بزانە حکوومەت بزانێت ئەو پێویستی پێ نییە و خەتەریە لەسەر ژیانی نییە مەترسی لەسەر ژیانی نییە و پێویستێکی ئەو تۆ ناکە کە چەکی پێبێ ئەکیت ئێمە خۆ مۆڵەتی چەک دەرێنانی شەروانێ بدرێتە هەر کەسێک بەڵام ئەو برادرە دەبا مۆڵەتی دەرینەوە ئەگەر مۆڵەتی شێبی وەکو جەنابەت باست کرد بالفعل دەبی چەکێکە لە شوێنێک بپارێزی کە دەستی منداڵانی پێ نەگا کەسی کە نەتوانی بەکاری بینێ وەخ ڕووداوی وان نەخوازراوی لێ نەکەوێتەوە. باشە دوایین پرسیارم بەرز کاک ڕەجەب ئەمە بزانم تاوەکو کەی ئەتوانن بگەنە وەڵامێکی ڕوون و ئاشکرا بزانین ئەم مەسەلەکە چی بووە چی لە پشتکوشتن یان گیان لە دەستدانی ڕیان هەبوو. من پێم وابێ لە خلالی چەند ڕۆژی داهاتوودا چونکە لەبەر پرسەکەی ڕیانخان و ڕعایەتی زروفی خانەوادە و بنەماڵەکەیان حقیقەتەن خۆ تەزانی کارەساتێکی گەورەیە ناخۆشە هەمومان پێدرگیرانی بە ڕیانخان لەبەر خانەوادەکەشی بەسەر چەند ڕۆژەی داهاتوو دەرەنجامەکانی لێکۆڵینەوە دیار دەکەون ڕیان. سپاس دەکەم باش زۆر سپاس دەکەم بەڕێز ڕەجەب زوبێر قایم مقامی قەزا سوورانێ توش سووران گەلمە بووی دەچمە دەف کاک ڕەشید مامی ڕیانخانێ کاک ڕەشید ینی بەڕاستی من ئەزانم جارێک تریشەڵێم کارەساتی ئێوە زۆر گەورەیە ئێستا وەزعی براکانی چۆنە وەزعی دایکی چۆنە باوکی چۆنە چونکە ئەزانم ئەوەندە ڕووخاونیان نەتوانێت قسە بکەن. وڵا وەزیان زۆر خراپ بەڕاستی داک و بابی و براکانیشی چکە کچە تاقانە بوو زۆر لۆ تێک چوینە ڕاستی لۆ عێتز بووینم بەڕاستی کارەساتەکی گەورە بوو مندارەکە گچکە هیچ قسەیەکتان هەیە وەکو خانەوادەی ڕەیان؟ هیچ قسەیەکمان نییە لەسەر هیچ کەسێک ناوەڵا گومانیشتان بۆ هیچ شتێک ناچێت. نەخێر ناوەڵا مەمنونتم هیچ گومانمان بۆ کەس ناچێت هیچ کێشەشی نەبووە ئەو کچە. مەمنونتم کاک ڕەشید خۆتان خۆش بن سپاسانەکەم ڕەشید فەتاح مامی ڕەیانێ برێز ڕەجەب زوبێر قایم مقامی قەزا سوورانێ ئەڤە ماڵباتە ڕەیانێ بووە ئەوت بێژن و گوماناوان چ ناچیت لێ پۆلیس ئالیەن بەرپرسیار دیف چوو ناخۆتکەن داکو بزانن کە چ لە پشت مرناوێ بووە جانژدەزداناوێ بووە حتاکو هەر تشتی بێ گومان ئیثبات نەکرد ئەو ناگەهنەیە بڕیارێک کا خۆکوژی بووە کوشتن بووە قەزدی بووە یانژی شاشتی بووە ئەڤەر پرسیارە